سڵاوتان لێبێ لە پەیامەوە کۆمەڵێ بەرگە و بابەتی نوێی ئابووریمان لە بەرنامەی ژێرخان بۆ ئامادە کردوون بۆ ئەم هەفتەیەش. هەواڵەکانی هەفتە ئەنجومەنی یاسایشی نێودەوڵەتی سزای نوێی بەسەر کۆریای باکووردا سەپاند. ئەوەش وەک وەڵامێک بۆ تاقیکردنەوە موشکەکانی ئەو وڵاتە پرۆژە بڕیارەکە لە ئەمریکاوە پێشکەشی ئەنجومەنی ئاسایش کراوە. بەپێی ئەو پرۆژە بڕیارە هەناردەکردنی لە سەدا 90 بەرەمەنەوتیەکان بۆ کۆریای باکوور قەدەغە دەکرێت. ئەو گاستەرجەمە و هاوڵاتیانەی کۆریای باکوور لە دەرەوەی وڵاتەکان کار دەکەن دەبێت لە ماوەی 24 مانگدا بگەڕێنەوە بۆ وڵاتەکان. هەربەپێی بڕیارەکە بریتیە لە پشکنینی هەموو ئەو کەلوپەلانی کە ڕەوانەی کۆریای باکوور دەکرێن یان لە وڵاتەوە هەناردە دەکرێن. باڵێزی ژاپۆن لە نەتەوە یەکگرتووەکان کە لە ئێستادا وڵاتەکەی سەرۆکاتی ئەنجومەنی ئاسایش دەکات ئاشکرای کرد تەواوی ئەندامانی ئەنجومەنی ئاسایش دەنگیان لەسەر ئەو پرۆژە بڕیارە داوە. تاقیکردنەوە مۆشکەکانی کۆریای باکوور لە چارەکی کۆتایی ئەم ساڵدا بۆتە جێگەی نیگەرانی ئەمریکا و کۆمەلگای نێودەوڵەتی. هەر لە کاتێکدا کۆریای باکوور هەڕەشەی هێرشی موشکی بۆ سەر ئەمریکا و کۆریای باشوور کردبوو. سەبارەت بە نرخی نەوت، نرخی یەک بەرمیل نەوتی خاوی برێن 64 دۆلاری تێپەڕ کرد. بە پێی ڕوونکردنەوەیکی فەرمانگەی زانیاری وزەی ئەمریکا لە ئێستادا نرخی یەک بەرمیل نەوتی برێن 64 و 45 دۆلاری تێپەڕ کردووە. ناوەڕاستی هەفتە نەوتی برێن بە 63 دۆلار و 80 دۆلار دەستی پێکرد، دواتر گەیشتە 64 دۆلار و 85 سنت. واتە بەرزبوونەوەی بەخۆ بینی. وەش لە کاتێکدا و دابەزینی زیاتری بەخۆ بینی بە ڕێژەی لە سەدا 0 و لە سەدا لە دەیا یەک گەیشتە 64 دۆلار و 45 سنت. لەمان کاتدا نرخی یەک بەرمیل نەوتی ڕۆژاوای تێکساسیش بە 52.6 سنت فرۆشرا. بە پێی پێشبینیەکانی ئاژانسی وزەی نێودەوڵەتی نرخی نەوت تا ساڵی 2040 لە نێوان 50 بۆ 70 دۆلار دەبێت. ئەو نرخەش بەجێگری دەمێنێتەوە. وەزیری وزەی سعودیە خالد فالح ڕایگەیاند وڵاتەکەی چەند گرێبەستێک بە مەبەستی بنیادنانی دوو دامەزراوی ئەتۆمی لە کۆتایی ساڵ و داهاتوودا واشو دەکات. سعودیە بە پلانی داناوە دوو دامەزراوی ئەتۆمی بە ئامانجی بەرهێمێنانی وزە کەمتر پشبەستن بە نەوت بنیاد بنێت. سەبار بە نرخی نەوت لە بازاڕە جیهانیەکاندا وەزیری وزەی سعودی ئاماژە بەوەدا گەشتبینە بە نرخی نەوت لە ساڵی 2018 دووپاتی کردەوە کە بازاڕەکانی نەوت بە شێوەیەکی بەرچاو ڕویان لە باشی کردووەتەوە. خالد فالح گوتیشی پێشبینی دەکەین بۆهۆی درێژکردنەوەی ڕێکەوتنی کەمکردنەوەی بەرهێمێنانی نەوت نرخی نەوت لە ساڵی 2018دا بەرزبوونەوە بخۆوە ببینێت. وەزارەتی نەوتی عێراق ڕایگەیاند لە کۆتایی مانگی ئاداری ساڵی داهاتوو کێڵگەی نەوتی مەجنونی باشووری وڵات لە کۆمپانیای ڕۆیاڵ دات شێڵ وەردەگرنەوە. لە بەیاننامەیەکدا وەزارەتی نەوتی عێراق بڵاوی کردووەتەوە. وەزیری نەوت جەبار لوعایبی ڕایگەیاند ئامانج لەو هەنگاوە پێگەنانی بەڕێوەبردنێکی نیشتیمانیە بۆ کێڵگە و زیادکردنی ئاسی بەرهێمێنان بۆ 400,000 بەرمیل لە ڕۆژێکدا. ئەوەش بەپێی پلانێک کە پێشتر لەگەڵ کۆمپانیەکە پەسەند کراوە. لوعایبی ئاماژەی بەوەش داوە بەڕێوەبردنی نیشتیمانی بۆ کێڵگەی نەوتی مەجنون پێگەێنراوە و دۆسەی بەڕێوەبردن و بەرپرسیاتی کێڵگەکە لە کۆمپانیای ڕۆیاڵ دات شێڵ وەردەگرێتەوە کە بڕیاردراوە لە کێڵگەکە بکشێتەوە. وەزیری نەوتی عێراق ڕوونی کردوێتەوە خشتێکی کاتی دانراوە بۆەوەی 30 مانگی ئازاری ساڵی داهاتوو کێڵگەی نەوتی مەجنون لە کۆمپانیاکە وەربگرنەوە. سەرەتای مانگی داهاتوو بە چاودێری نەتەوە یەکگرتووەکان دانووسانی نێوان هەولێر و بەغداد دەست پێ دەکات. سەرەتای مانگی داهاتوو گفتوگۆی نێوان هەولێر و بەغداد دەست پێ دەکات و نێردەی نەتەوە یەکگرتووەکان لە عێراق سەرپەرشتی دانووسانەکان دەکات. بە پێی زانیاریەکان فواد مەعسووم سەرۆکۆماری عێراق سەرپەرشتی ئامادەکاریەکان دەکات. ڕۆژنامەی حیاتی لەندەنی بڵاوی کردوێتەوە دوای کۆتایەتنی مەراسیمەکانی ساڵی نوێ گفتوگۆکانی نێوان هەرێم و عێراق دەست پێ دەکەن. سەرچاوێکی ئاگادار بە ڕۆژنامەکەی ڕاگەیاندووە نووسنگەی سەرۆکۆماری عێراق سەرپەرشتی ڕێخستنی دانووسانەکان دەکات. دەژڵێت وڵاتانی خۆراوە لە ڕێگەی دیپلۆماتکارەکانیان عێراق فشاریان لە حکوومەتی بەغدا کردووە بۆ دەستپێکردنی گفتوگۆکان. لەلایەکی دیکەوە سەرچاوێک لە حکوومەتی عێراق بە ڕۆژنامەکەی ڕاگەیاندووە دوای وردبینی لە لستی موچەخۆرانی هەرێم حکوومەتی ناوەندی موچەی فەرمانبەران خەرج دەکات. ڕوونشی کردوێتەوە ئەوەی بەلای حکوومەتی هەرێمەوە گرنگە پرسی موچەی فەرمانبەران و خاڵە سنووریەکان و ئیدارەدانی فڕۆکەخانەکانن. ئەمە هەواڵەکانی هەفتە بوون. جیاواز لە هەواڵ بە پەیداتەکانی کار MD هیۆندای کۆری کەمترین پارەی دەوێت بۆی دووبارە نۆژەن بکرێتەوە ببێتەوە تۆمبیلێکی نوێ. GMC ئەمریکیش زۆرترین
بەپی ئەم ئینفۆگرافیکە هیۆندای کۆری 306 دۆلاری ئەوێت واتە 306.50 سنتی دەوێت بۆ ئەوەی نوێ بکرێتەوە جارێکتر بکرێت بە ئۆتۆمبیلێکی نوێ بخرێتەوە بازار دوایەوە مازدایەت مازدا لە بازاڕەکانی کوردستانیش ئەوە یەکێکە لەو ئۆتۆمبیلانی کە زۆرترین پارچی دەسەکەوێ مازدا 310 دۆلاری ئەوێ بۆ ئەوەی دووبارە نۆژەن بکرێتەوە دوایەوە چیادێت ئەویش بە هەمان شێوە کوریا ئەویش 370 دۆلاری دەوێت کریزلەری ئەمریکی چوارەم ئۆتۆمبیلە کە کەمترین پارەیە بۆ نۆژەنکردنەوە ئەویش 336 دۆلارە و دۆج بە هەمان شێوە 340 دۆلارە و ئینفینیتی سیارە ئینفینیتی کە سیارێکی یابانیە 352 دۆلاریە بۆیە دووبارە نۆژەن بکرێت و بخرێتەوە بازار کرێتەوە بە سیارێکی نوێ دووبارە سوودی لێ وەربگیرێتەوە و جێبی ئەمریکی بە هەمان شێوە 352 دۆلاری دەوێت و دوای ئەوە شەفرلێتی ئەمریکی 352 دۆلاری ئەوێت دوایە ڤۆڵکسواگنی ئەڵمانی 361 دۆلاری ئەوێت GMC ئەمریکی لە تۆپی ئەو دە ئۆتۆمبیلەیە کە ینی کەمترین پارەیانەوە بۆ نۆژەنکردنەوە واتە ئەویش 362 دۆلار و 0.99 سنتی ئەوێت بۆ ئەوەی نۆژەن بکرێتەوە و دووبارە بخرێتە بازارەوە ئەمە سەرچاوەکەی لە کار MDL بوو واتە ئەو ئۆتۆمبیلانە بوون کە کەمترین پارەیانەوێت بۆ ئەوەی جارێکتر بخرێنەوە بازار و ببن بە ئۆتۆمبیلێکی نوێ و هاوڵاتیان بتوانن سوودیان لێ وەربگرن ئەمە جیاواز لە هەواڵ بوو. دۆخی دارایی هەرێمی کوردستان بە سەختترین دۆخدا تێپەڕ دەکات لە کاتێکدا کە لە سەدا 50 داهاتی هەرێم بەهۆی نەوتەوە لەدەست چوو ئەوەش لە کاتێکدا ئێستا لە تووڕەی شەقام ڕۆژانە ڕوو لە بەرزبوونەوە بەهۆی بەرزبوونەوەی ئاستی هەژاری بێکاری لەسەر لە ناو هاوڵاتیانی هەرێمی کوردستاندا. بەڵە بەرزان ئێمە گرافیەکمان ئامادەیە لەسەر دۆخی دارایی هەرێمی کوردستان بۆ ساڵی 2017 و پێشبینیەکان بۆ ساڵی 2018 و دواتر 2 میوانی بەڕێز گفتوگۆ لەسەر ئەم دۆخەکەین. هەرێمی کوردستان پێویستی مانگانەی بەم دۆخەشەواتە ئەگەر تەنها موچەی فەرمانبەران بدا و قەرزانەی لەسەرەتی مانگانە بەپێی قستی گونجاو بە ڕێژەی نسبە و تەناسب بیداتەوە 720 میلیارد دیناری ئەوێت. قەرزی کۆمپانیەکان واتە ئەو قەرزەی کە کۆمپانیەکان لە سەر حکوومەتی هەرێمی کوردستان هەیەیانە و تا ئێستا شاستەکانیان وەرنەگرتووەتەوە 120 میلیارد دینارە واتە هەرێمی کوردستان ئەبێ لە بودجەی گشتی خۆیان مانگانە 120 میلیاردانە بیداتەوە بۆ کۆمپانیەکان و قەرزی نەوتی فرۆشراو ئەو نەوتەی کە فرۆشراو حکوومەتی هەرێمی کوردستان نەوتی پێویستی ڕادەسی کۆمپانیەکان نەکردووە 130 میلیارە واتە هەرێمی کوردستان پێویستە 130 میلیارد بداتەوە بە کۆمپانیەکان یا ئەولانێ قەرزدەرەی کە قەرزی پێشەکی داوە بە هەرێمی کوردستان کە یەکێکیان ڕووزنەفتە تا ئێستا ملیارێک و 300 میلیۆن دۆلاری داوە بە حکوومەتی هەرێمی کوردستان بەڵام تاسا بە پێی گرێبەسێک کە پێویستە مانگانە 720 هزار بەرمیل نەوت ڕادستی پاڵاوگەیەکی ئەو ڕووزنەفت بکات کە لە ئەڵمانیا بەڵام حکوومەت دوای 16 ئۆکتۆبەرەوە نەیتوانێت ئەو نەوتە ڕادەست بکات. پێویستی بۆ موچە هەرێمی کوردستان مانگانە بۆ موچەی فەرمانبەران پێویستی بە 470 میلیارد دینارە بە کۆی گشتی هەرێمی کوردستان 470 ئەوێت بۆ موچەی پاشەکەوت واتە بەپێی سیستەمی پاشەکەوت ئاتە بەپێی ئەم سیستەمەی کە هەیە 470 میلیاردەوێت 130 ئەوێ بۆ قەرزی نەوتی فرۆشراو و 120 ئەوێ بۆ قەرزی کۆمپانیەکان و پێویستی مانگانەی خۆشی بەگشتی 720 میلیارد دینارە. بەڵێشینە گرافیکی داهاتوو و بەو شێوەیە ینی هەرێمی کوردستان ئێستا داهاتی ڕاستەقینەی 400 میلیارد دینارە واتە 720 دەست ناکەوێت 420 دەسەکەوێت و ئەمەش کوردێنانەکەی ئەگاتە چەند لە سەدا ینی 320 میلیارد دیناری مانگانە کوردهێنانی داراییەوێ واتە لە بودجێ گشتی خۆیان کە بەو شکڵە ڕیز کراوە 320
ملیار دیناری کوردهێنانە بواتە لە سەدا 80 بودجەی گشتی وڵاتەکە ئەبێتە کوردهێنان. لەسەر ئەم تەوەرەیە پاش ئەم ناوبڕە دوو میوانی دۆڵ بەڕێز لەسەر دۆخی دارایی هەرێمی کوردستان بە تایبەتی دۆخی دارایی پارێزگاکان میوانداری زۆر بەڕێز دکتۆر عەباس محەممەد سەرۆکی لیژنەی دارایی ئەنجومەنی پارێزگای هەولێر و دکتۆر غالب محەممەد سەرۆکی لیژنەی وزە لە ئەنجومەنی پارێزگای سلێمانیمان کردووە سەرەتا ئەچینە هەولێر و لای بەڕێز دکتۆر عەباس سەرۆکی لیژنەی وزە سەرۆکی لیژنەی دارایی لە ئەنجومەنی پارێزگای هەولێر. دکتۆر سڵاو لێبێ پێم خۆش بوو ینی هەڵسەنگانێکی گشتی ئێوە ببیستم لەسەر دۆخی دارایی هەرێمی کوردستان و بە تایبەتی پایتەخت. بەڵێ بەناوی خی گەورە میرەبان سڵاو لە بەڕێستان سڵاو لە میوانە بەڕێزەکەشت. حقیقەتەنەوەی بەڕێستان ئاماژەتان کرد لەو نموزەزەی کە هەرێمی کوردستان لە ڕووی داراییەوە بە چ دۆخ و بارێکدا گوزەر دەکاتن. ئێمە گەر باسی هەرێمی کوردستان بکەین لە ڕووی ئابووریەوە یاخود بڵین بەگشتی لە ڕووی ئابووریەوە بە تایبەتریش لەو قەیرانە دارایی کە تێکەوتووە بەڕاستی دەتوانین بڵین هەرێمی کوردستان لە دۆخێکی داتەپی و لە دۆخێکی زۆر زۆر خراپ ینی تا ئەو شوێنەی کە هیچ شوێنێکی ئەمەل تێیدا نەماوە تو بەنیاز بیت هەرێمی کوردستان بتوانێت هەنگاوێک بۆ هەڵسانەوە بەهاوێژێ ئەگەر بەم دۆخی ئێستا تێی کەوتووە بێوێ بەم شێوازە بەم ستایلە بەم شێوازە کارکردنە بێوێ خۆی ڕاست بکاتەوە شتێکی مەحاڵە هەرگیز باوەڕ ناکەم ئەوەی خاوەن ژیری بێ باوەڕ بەوە بکاتن کە بتوانێت هەرێمی کوردستان لەناو ئەم هەموو چێشمە چێشمی دارایی و قەیرانەدا بەم داهاتانەی کە ئێستا بە ڕێزیشتان ئاماژەتان پێکرد پێویست بەوە ناکە دووبارەکەینەوە بتوانێت ڕاستەڕێبێتن و خۆی ڕاست بکاتەوە. و ورتر ئەگەر باز بکەین ینی دۆخی هەر پارێزگایەک یاخود ئەوەی کە ئێمە لە هەرێمی کوردستان پایتەختی هەرێمی کوردستانمان کە پارێزگای هەولێرە لە ڕابردوودا ناوی لێنرا بوو پایتەختی گەشتیاری بە جۆرێک ئێمەمانان لە کاتی ناوهێنانی ئەم دەستەواژەیەش کە پایتەختی گەشتیاری بوو ئەمە هەر تێبینیمان لەسەر ئەم ناوەشە بوو پێمان وا بوو ئەمە شتێکە ینی وەکو بڵێ ناوێکە بەسەریدا هێنراوە ئەنجا بە هەر شێوازێک ئەم ناوە دەستکەوتووە ناتوانم بڵم من هیچ زانیاریەکەم لەسەری نەبەسم من گومانم لەسەر ئەم ناوەشە بوو چونکە ئێمە ژێرخانێکمان لە هەرێمی کوردستانە نیە تاوەکو بنیادی ئابووری بۆچی گومانتان لەسەرەوە هەبوو ینی تۆ هەستەکەم بەگومانەوە لەسەر ئەو نەقساکەی لە کاتێکدا دەزانی زۆر پارێکی زۆر لەوەیە خەرج کرا. بەڵێ ڕاستە زانی چۆنە ئێمە لە وڵاتە دەژین و بزاتیش لەم پارێزگایە گوزەر دەکەین و ژیان دەکەین ڕۆژانە دەیبینین ئێمە ئەگە پارێزگای هەولێر سیر بکەین ئەگەر ئەمە پایتەختی گەشتیاری بێ بەڕاستی ینی دەبێ نازانم پرسیار لە وڵاتانە و یاخود لە هەندێک لەم پایتەختانەی تر بکرێتن کە بەدەیان قاد لە پارێزگای هەولێر بڵین خزمەت گوزاری زیاتری تێدا هەیە پێشکەوتوترا ڕازاوەترا ینی پڕ لە شتی سەرنج ڕاکێشترا ینی ئەمە پرسیارت لا دروستەکە ئێمە لە پایتەختێکی هەرێمی کوردستان لایەزار لە زستانان بەشێک لەم شارە ژێر ئاو دەکەوێتن تو ئەگەر بێت و سەیری ئەم پارێزگایە بکەیت لایەزال بەشێکی ئەم پارێزگایە تاوەکو ئێستا شقامەکانی قرتاونیە دەتوانم بڵم تا ئێستاش قسە تێدا دەکەین لەو کاتێک کە ناویشی نەوەکو بڵێن ئێستاکە قەیران دروست بووە ئەو کاتێکەوە ناویشی پایتەختی گەشتیاری بوو قوتابخانەی لە ناو کابینەدا دەبردەسەر یعنی بەشێکی پارێزگای هەولێر من لە ڕابردوو شار راپۆرتم لەسەری کرد بوو بەشێکی پارێزگای هەولێر کە دەکەوێتە بەری باکووری ڕۆژ ئاواکەی بەڵێ بە فعلی جیاوازە لە شوێنەکانی تری پارێزگای هەولێر ئەو منطقەیە کە دەوروبەری مەتاڕ و کۆمەڵک مەشاریعی زەخم من پێم وایە ئەم مەشاریعانەش بە پارەی ئاسایی نەکراون یعنی لە غەیری پارەی نەوت هیچ پارەیەکی تر ناتوانێت ئەم مەشاریع زەبەلاحانە دروست بکاتن چۆن کراوە و چێ کردوێتی و چێ خاوەنێتی ئەمەش بابەتێکە بۆ خۆی دنیایەک پرسیار هەڵەگرێتن بۆیە مەبەستەکەی من لەوەیە بوو ئەمانە هەموو جێی گومانن ینی بڕوات وایە ینی ئێستا ئەتوانی بڵێ ینی ناو بازاری هەولێر یان سنتەری شاری هەولێر بایەخێکی زۆرتری پێدراوە لە ڕووی مەشارع و لە ڕووی ینی پرۆژەکانەوە هەتاوەکو دەرەوە
خۆی ئەمە ئەگەر باسی مەشارع بکەین بەڕاستی ئەمە وەکوتم ئێمە کۆمەڵک کێشەمان لە بەردەمدایە ئەگەر قسە لەسەر هەر بابەتێکیان بکەین بەڕاستی چەند بەرنامەیەکمان دەوێت بەڵام ئەگە بە کورتی ئاماژەی پێ بکەین هەروەکو کورتیەک باسی پرۆژەکانی پارێزگای هەولێر بکەین بۆ ئەوی لە کۆتاییە بڕیار بدەین کە بە فعلی پارێزگای هەولێر پرۆژەکانی لە چێوە بۆ چۆنە زۆر جاران باسی ئەوە دەکرێت کە لە پارێزگای هەولێر پرۆژە زیاتر کراوە واتە ئیسtismاری زیاتر تێدا کراوە بە حکمیەوەی کە پایتەختی هەرێمی کوردستان بۆ کۆمەڵک شەریکات و بە حکمیەوەی کە حکوومەت لە پایتەختا بووە وەزارەتەکان لەوێ و بەڵێ نەڵی ئەمانە کاریگەری هەبووە کە پرۆژە زیاتر دروست کراوە بەڵام ئەگەر باسی پرۆژەکان بکەی ئێمە داتایەکمان لەلا هەیە وەکو ئەنجومەنی پارێزگا کە بەندە سەرۆکایەتی لیژنەی دارایی دەکەم زیاد لە 740 پرۆژەمان لە پارێزگای هەولێر تەنها لە پارێزگای هەولێر یان ئەوەتەیە لە 90ەوە بە خوارەوە وەستاوە یا پارەی وەرنەگرتووە یا 150 کراوە 50 تری نەکراوە یانەوەتەیە بڕیاری بۆ دراوە دەست بەکار نەبووە یعنی لە 110 کارەکان کراوێت دەستی پێکردووە تا دەگاتە 190 یعنی 740 پرۆژەی بەم شێوازەمان لە پارێزگای هەولێر هەیە بەس تەنها لە پارێزگای هەولێر لە ساڵانی 2011 تاوەکو 332 میلیارد دینار بەس پارێزگای هەولێر قەرزاری پرۆژەکانە ئەمە سەرڕای ئەوەش کە ساڵانە تەنمەی ئەقالیم پارە هاتووە و پرۆژەی پێکراوە بەڵێ لە پارێزگای هەولێر کۆمەڵێک پرۆژە دەبیندرێ بەڵام وەکو لە سەرەتا ئاماژەم پێکرد ئەم شتانە هەر هەمووی زیاتر ڕووکاریە ژێرخانی نییە تو لە پارێزگایەکی گەورەی وەکو پارێزگای هەولێر دەبینی لایەزال کێشەی ئێستا ئەتوانین بڵێن ینی پارێزگای هەولێر هەموو پرۆژەکان تایە وەساوە ینی ئەتوانین بڵێن بۆ نمونە جوڵەی پرۆژە ینی خۆ پرۆژە بەشێکی گەورەیە لە ئابوووریانی هەر شارێک هەر وڵاتێک ئەتوانین بڵێن جوڵەی پرۆژە ینی تا ئاستی ینی فەشەلیە ناوەستاوە بە دڵنیاییەوە کارکردن بە ناوی پرۆژە وجودی نییە لە پارێزگای هەولێر مەگەر کۆمەڵێک مەشارێع کۆمەڵێک پرۆژە بوونیان هەیە ئەمانە لەسەر ئەساسی شەخص ئەنجام دراون یا لەسەر هەندێک لە بودجەی تایبەت ئەنجام دراون شتی زەخم نین بۆ نمونە شتێک نییە پێبووترێ پرۆژە خەستەخانەیەکی لە دروست بکرێ شتێک نییە پێبووترێ پرۆژە قوتابخانەیەکی دروست بکرێ ینی ئەمانە نین یاخود بڵین گەڕەکێک خزمەتگوزاری بۆ بڕواتن چونکە ئێمە ئێستا زەویمان هەیە زیاد لە 15 ساڵە لە پارێزگای هەولێر دابش کراوە و قەیرانیش نەبووە لا ئێزال من تێیدا قسە دەکەم بە نمونە هەشتی حەسارۆ زیاد لە 16,000 پارچە قەتعی تێدا هەیە هەر هەمووی زیاد لە 250 متر زیاتر کەمتری تێدا هەیە ئەمانە هەر هەمووی لا ئێزال نزیکەی 15 ساڵ دەبێتن بێ خزمەت گوزارین یعنی تا ئێستا لە پارێزگای هەولێر ئەمەی کە قسەی تێدا دەکەین ئەم لە خلالی ئەم چەند ساڵی کە بە ناوی قەیرانی داراییەوە کۆمەڵک شت بەسەر خەڵکا سەپێنراوە هیچ مەشاریعێکی لەم شێوازە نەکراوە تەنانەت نەک ئەمانە سیانەی پرۆژەکانیش بوونی نییە تەنانەت محاویلەیەک لە شوێنێکە بسووتێنرێ دەبێت خەڵکی ئەم گەڕەکە بۆ خۆی پارە کۆ بکاتەوە تاوەکو محاویلەیەک دەکڕێندرێ تەنانەت لە قوتابخانەکان بگرە لە نەخۆشخانەکانە ئێستا هەر هەموو سەرجەم نەخۆشخانەکان لە پارێزگایەوە بگرە لە هەرێمی کوردستانە پارێزگای هەولێر ینی پایتەختی هەرێمی کوردستانە پارێزگایکی گرنگە و چاوی عێراق و ناوچەکەشی لەسرە ئایا ئێستا جوڵەی ئابووری پارێزگای هەولێر لە چیا ینی چی ئەتوانین بڵێن لەم کەرتەیە ینی ئابووری هەولێر جوڵەی تایە هیچ جوولەیەک نابینێ وەکووتم ئەگەر شتێک کرابێ و شتێک ئەنجامدرێ ڕۆژانە لەسەر ئاستی شخصیە لەسەر ئاستی کۆمەڵک شتی زۆر بەسیتە کە ناوی لێناندرێ پرۆژەیەک بۆ نمونە باخچەیەک لە شوێنێکە ئاوەدانەکرێتەوە یا دروستەکرێتن یاخود ینی ڕێگایەک ئەنجام درراوە بۆ نمونە لە ماوانەی ڕابردوو لە ساڵی 2017 چەمانگێک بەر لە ئێستا ڕێگای ئەم ڕێگا بازنەیەی کە 120 کە بە دەوری پارێزگای هەولێرا دەخولێتەوە ئەمەیان بەشێکی تەواو کرا و بەشەکەی تریشی لایزال تاواکرێ ئەمە دەتوانم بڵێم ئەوەی زانیاری لای ئێمە بێ ئایا زانیاریەکە دروستە یان نە ئێمە ئەو زانیاریەمان بەدەست گەویشتەوە وەکو زانیاری کە ئەمە لەسەر کۆمپانیایەک یعنی لەسەر ئەرچی خۆیەوە هەساوە بەم کارە ئەوە نییە بڵین پرۆژەیەک بێ لە تەندەرینگەوە لەلایەن حکوومەتەوە پێی بەخشرا بێ و پارە لەلایەن حکوومەتەوە پێی درابێت تاوە کۆم پرۆژێ تەواو بکە ینی شتێک لەم بابەتە نییە
هاوشێوەی ئەمە چەند شتێک جوو لە جوولێکەیە لە پارێزگای هەولێر لەسەر ئاستی شخصی کراوە، ینی کۆمپانیایەک بۆ نمونە لەم مانگەی ڕابردووە من زانیاریم لەسەر نۆژەنکردنەوە یاخود بڵێن دروستکردنی ڕێگایە کە لە یەکێ لە ڕێگایە سەرچەکانی داخلی ناو پارێزگای هەولێرە بێ کەسێک هەڵساوە وەکو شخصی پێی هەڵساوە ئەنجامی دەدا. زۆرێک لەمانە هەمانە جوول لە جوول، بەڵام جوولەیەک بە ناوی ئابووری و ئیسیسمار و پرۆژات حکوومەت پێی هەڵسێ یاخود پارێزگای هەولێر پێی هەڵسێ شتێکی وا بوونی نییە. حکوومەت ئێستا حکوومەتێکە تەنها ڕۆژ بەڕێ دەکاتن، شتێکی نییە بە ناوی ئەوەی کە ڕۆژانە خزمەت گوزاری پێشکەشکە. من بە بەڵگە ینی ئەوەت پێ دەدەم ڕۆژانە پەیوەندی بە دەوائیرەکانی خزمەت گوزاری بکە، بۆ نمونە پەیوەندی بە دائیرەی کارەبا بکە، بە نەخۆشخانەیەک بکە، بەڵام دەرمانەت بۆ نییە، دەڵێن نیمە لەبەرەوەی هیچ پارەیەک نییە پێی بکڕم. ئەم محاویلەیە ئەم کێبڵە سوتاوە یا پساوە یا شتێک لەم بابەتە سیانەیەک نییە دووبارە بێ سیانەی کاتەوە لەبەرەوەی پارەی لە بەردەستێنە. تەسەوڕکە بەڕێوەبەرێکی گشتی کارەبایی هەولێر پارەی یەک محاویلەی لە بەردەستیدانە بێ کە مەقسەی خۆیەتی، ینی کەواتە تو دەتوانی بڵێ بەڕاستی مەسەلەی وەبەر یاخود بڵێن ئابووری یاخود بڵێن دۆخی ئابووری بەگشتی من دەتوانم بڵم تەسەوڕ دەکەم لە هەرێمی کوردستان بەگشتیش لە دۆخێکی زۆر خراپدایە بە شێوازێک دەتوانم بڵم نەخۆشێکە کەوتووە کە هیچ ئەمەلێک بەوە نییە کە زۆرجایوەکو ئەنجومان ینی نزیکترن لە حکوومەتی هەرێمی کوردستانەوە، ینی هاوشێوەی پەرلەمانێکی بچووکراوی پارێزگای هەولێرن. حکوومەت قسەی چییە لەسەر ئەم شتانە ینی کە وەکو هەم پارێزگای وەکو کوردستان ینی ئەوە ئەو بە دووادەچوونتان کردبێ؟ بەڵێ وڵاهی حکوومەت بەڕاستی من لە قسەیەکی بەڕێسەرۆکی حکوومەتەوە کە لەم چەند ڕۆژەیە لە کۆنگرێکی ڕۆژنامەگەریە باسەکاتن، ینی من پێم سەیرە دەستەواژەیەک دەرەبڕن ئەویش ئەوەیە وشەی تێناگەم، ینی ئەمە لە چەندین بەرپرسی ئەم وڵاتەیە جێم لێ دەبێت. یەک لەوانە کە سەرۆکی حکوومەتە تێناگەم ئەمانە بۆ وا دەکەن، تێناگەم ئەمەیان بۆ دەکشێتەوە، تێناگەم ینی بەڕاستی ئەمە حاڵەتێکە نەخوازراوە، ئەمە حاڵەتێکی ناسروشتیە. سەرۆکی حکوومەت بێتن تێنەگا لەوەی کەوا چی ڕوو دەداتن ئەم خەڵکە بۆ وا دەکە ئەم حزبە بۆ دەکشێتەوە، ئەمە حاڵەتێکە بەڕاستی زۆر سەیرە. ینی گومان لەوە دەبیکەوە بەڕاستی ئەمانەیانەوەتەیە ئەم خەڵکە بە نەزان و نەفام لە قەڵەمەدەنیانەوەتەیە بۆ خۆیان ینی نازانم لە کەوکەبێکی ترا دەژین. ئێمە وەکو ئەنجومەنی پارێزگا زۆر جاران ئەم کێشە و مەشاکلانەی کە هەمە ئەو خەمانەی کە خەڵکەیەتی لە ڕووی بزاتیش لە ڕووی داراییەوە ئێمە ئیشمان لەسەری کردووە لە ئەنجومەنی پارێزگا. یەک لەوانە کە هەرسێ ئەنجومەن کە کارمان لەسەری کرد ئەوەیە کەەوە ئەم قەرزەی هاوڵاتی لە لای حکوومەتە بێ لە بەرامبەرە ئەو قەرزانەی کە هاوڵاتی حکوومەت لە لای هاوڵاتیەتی بێ لە بەرامبەر یەکە وەکو بڵێ مەقاسەیەکی پێ بکاتن، بەڵام ئامادەی ئەمەی دەرنەبڕیوە لە هەموو کاتێکە یان ئەوەی کە ئێستا کە ئێمە ینی شەڕ لە پێناو هاوڵاتیە دەکەین، ینی دەیەوێت لەسەر گیرفانی هاوڵاتی تەنانەت لەسەر موسەکەشی نەوەستاوە دەخات دەست دەخاتە بازاڕیش، دنیایەک زڕائیب زیاد دەکاتن لەسەر هاوڵاتیە، دنیایەک خزمەت گوزاری بە ناوی خزمەت گوزاریەوە پارە وەرەگرێ، ئەمە پارەی زبڵە، ئەمە پارەی تابلۆ. یعنی تەسەوڕ کە ئێستا کە لە پارێزگای هەولێر قسە لەسەر پارێزگای هەولێر دەکەم لە بەرەوەی لە دوو پارێزگاکەی تر ئەمە جێبەجێ نەکراوە. لە پارێزگای هەولێر دەزانی دوکاندارەکان هەڵساون بەهێنانە خواردەوەی تابلۆکانیان یا تابلۆی زۆر جوانی ڕووناچی هەیە پەڕۆکیان بەسەرداداوە بەس فیسەبیلی ئەوەی کەوا پارە نەدەن بە حکوومەت. یعنی ئەم شارە وای لێ دێت تاریکە بێتن، جوانی تێدا نامینێ. حکوومەت دەستی خستۆتە بازاری خەڵکیشەوە بەس تەنها فیسەبیلی و داهاتی ناوەخۆ زیاد بە. یعنی ئەمە هەموو خەڵکێک پێی دەکرێت. من دەتوانم حکوومەت بەڕێ بکەم بەو شێوازە لەسەر گیرفانی خەڵکە. یعنی بەڕاستی ئێمە پەیوەندیمان بە حکوومەت کردووە، حکوومەت جێنم شتانە ناگرێت، حکوومەت باچی نییە بەم شتانە. بڕیارێکمان لە ئەنجومەنی پارێزگا دەرکرد بۆ ئەوی لەم قۆناغی ئێستا تێیداینە کاکە پارە ناکرێت و پارە لە بازاڕە بە ناوی زبڵ و خاشاک و تابلۆ و چی و ئەمانە وەربگری لە خەڵکە پارەی کارەبات 5 قات کردوتەوە، پارەی ئەمت 10 قات کردوتەوە، ناکرێت بەم شێوازە تو ژیانی خەڵک بەم شێوازە تێک بدەیت لە کاتێکە موچەشی پێ نادەیت. لە وەڵام دەوەزەری شارەوانی دەڵێ ئێمە بەردەوامە بین لەسەر وەرگرتنی هەر یەک لەم پاران. یعنی ئەمانە بەڕاستی حکوومەت وەڵامی بۆ ئێمە ئەوەیە پندێکی کوردی هەیە دەڵە پێت دەوەستم ڕاناوەستم لە غەیری ئەمە هیچ شتێکی تری نەناخوێن. وەکو ئەنجومەن چیتان کردووە ینی لەو ڕۆوە ینی وەکو ئەنجومەن خۆ بێ واڵوێستێکتان نەبێت لەسەر ئەوە ینی قسەیەکتان نەبێت لەسەر بەتایت لیژنەکەی و لیژنەی دارایی ینی گرنگە ینی قسەی لەسەر شتانە هەبێ. ئێمە وەکو پێم وتی کاری خۆمان کردووە وەکو تاکتاکی ئەندامانی ئەنجومەن ئەوەی کە چی لەتوانە دەبێت کاری خۆی کردووە. من وەکو خۆم ینی مەسئولم لە کارەکانی خۆمەوە. ئێمە وەکو لیژنەیە بەڕاستی زۆر کارمان لە پێناو هاوڵاتیە کردووە بۆ ئەوی بتوانین دۆخی هاوڵاتیان ینی هەرچی نەبێتن ئەو قورسایی سەرشانیان تۆزێک کەم بکەینەوە ئەگە نتوانین
کۆتاییش پێبین بەڵام بەڕێستان و هەموو لایەکیش دەزانن دەسەڵاتی ئێمە دەسەڵاتی سنووری پارێزگایە سنووری حکوومەتی خۆزەیە ئێمە دەسەڵاتمە بەسەر حکوومەتانە لە قانونی ژمارە 3 کە پەیوەستە بە دەسەڵاتی ئەنجومەنی پارێزگا ئەوەی دەسەڵاتەیە کە پێشنیار بۆ حکوومەت بکاتن یعنی ناتوانێتن فەرز لەسەر حکوومەت بکاتن کەەوە ئەم بڕیارە بەم شێوازە بکە یاخود بەم شێوازە مەکە وەکو وتم یعنی ئێستا لە هەفتەی ڕابردووە ئێمە بە دووادەچوونمان وەکو لیژنەی دارایی لەوە کردووە کێشەیەکی تر ڕوبەڕووی هاوڵاتیان بۆتەوە هاوڵاتی لە ئێساکەدا پارەی عقاری ڕاکێشاوە پارەی زەواج سلفەی زەواجی ڕاکێشاوە پارەی کۆمەڵێک لە قەرزی بچووکی هەر یەک لەمانەی ڕاکێشابێ لە ئێستادا پارەی لە جیرفان نییە بۆ ئەوی قەرزی حکوومەت بداتەوە کەسێک بۆتە کەفیلی حکوومەت پارەی کەفیلەکەی ڕاگرتووە و لە هەمان کاتیشە تەبلیغێکی بۆ هاوڵاتیەکە ناردووە ئەگەر لە خلالی ئەوەندەیە ئەم پارە نێنیتەوە خانووتەکەت مسادرە کراوە ئێمە لە ڕەهندای دەنین و دەیفرۆشین و کۆمەڵێک لەمانە یعنی چوینە ئەم هەفتەی ڕابردووە بە دووادەچوونەوە بۆ ئەم کارە کردووە حکوومەت دەڵێکا کە پارەی خۆم دەبێتەوە ئەی بۆ پارەی خەڵک نادەیتەوە دەڵێمەوە دەسەڵاتی من نییە من وەکو بەڕێوەبەرێک ئەم کارە دەکەن یعنی بەڕاستی کارەکان تێک ئاڵاوە لە دەسەڵاتی ئەنجومەنی پارێزگانیە ئێمە دەڕووین بۆ کارەکان بەڵام کارەکان لە سەرووی ئێمەیە لە سەرووی دەسەڵاتی ئێمەیە مەفرۆزە پەرلەمان ئێساکە بەڕاستی پەرلەمان ئێساکە کاری ئەوەیە بێ بە دوواداچوون بۆ ئەم هەموو خەمەی خەڵک بکاتن ئەگەر چی دەسەڵاتەکانیشان هەموو درێژ کراوەتەوە چونکە ئێستا لە ئەنجومەنی لە پاڵم خەمانەیە باسیەکەی بە دڵنیاییەوە مەسەلەی هەژاری و بێکاری ینی دوو دەری زۆر کوشندن ئێستا وردە لە کۆمەڵگای کوردیا ینی سەریان هەڵداوە لە پایتەخت ینی ڕێژەی بێکاری و هەژاری چەندێکە وە چۆنە من وا نبینم جیاوازێک لە نێوان پارێزگای هەولێر و سلێمانی و دهۆک و یاخود کەرکووکە هەبێ لە ڕووی مەسلەی کەرکووک دەتوانین بڵێن جیاوازێکی تری هەیە بە حکمیەوەی بەشێک لە مۆزەفەکانی ڕەنگە تابعی عێراق بن و تابعی حکوومەتی بەغدا بن موچەکەیان لەوێەوە بدرێتن بەڵام ئەگەر باسییان سێ پارێزگایی هەرێم بکەی بەڕاستی بەداخەوە و بە پارێزگای هەڵەبجەشەوە ببوورە دۆخی بێکاری ئێجگار زۆرە ڕێژەیەکی دەتوانم بڵم من هیچ داتایەکم لەلانێ بەڕاستی بەڵام وەکو ئەوەی کە ڕۆژانە دەیبینین ئەگەر تەنها نموزەجێک مەسحەیەک وەربگرین ڕۆژانە بەناو شەقامەکاندا بڕۆین بەدەیان باڵەخانە چۆڵ کراوە لە سەری نووسراوە بۆ کرێ بەدەیان خان و ڕۆژانە کە خەڵک تێیدا هەبوو لە کرێ لە ناو خانووی کرێ عائیلەیەکە وازی هێناوە چۆتەوە گەرماڵی بابی بەدەیان پرۆژە بۆ نمونە کاری ڕۆژانە بە دوکاندارتەوە بە مەشاریعی طبی دەرێ بە کۆمەلگای پزیشکی دەڵێ بە دەرمانخانە دەڵێ بە دنیایەک لە مەشاریعانە ڕۆژانە دەیبینی لە شەقامەکانە هەر هەمووی بەداخراوەیی من ئێستا چەندین نموزەزم لەلایە لە هاوڕێکانی خۆم لەو پیشانەی کە ڕابردووە پێکەوە کارمان کردو بە دەیان مەشارع وازی لێهێنراوە بێکاری بە ڕێژەیەکە تەنانەت کەسێکی دەرچووی زانکۆ ئامادەیە من نموزەزم لەلایە دەرچووی زانکۆ ئامادەیە کاری کلینەری بکاتن کاری پاکخایانکردنەوە لەگەڵ ڕێزم بە ئەو بەڕێزانێکەوە کاری پاکردنەوەش دەکەن بەڵام ئێمەمانان کە کەسێکمان هەبێ خەریز بێتن کەسێکمان هەبێ دەرچووی زانکۆ بێ کە بتوانێت خزمەتێک بە وڵاتە بکە بە پێی ئەم پسپۆرێتی کە چەندی ساڵە هەوڵی بۆ داوە بەداخەوە ینی بێ بتوانێت لە شوێنێکا کار بکاتن کە هیچ کاری ئەو نەبێت کە ڕەنگە لێشی نەزانێت نتوانێت کارەکەی خۆشی بکاتن بۆیە ڕێژەی بێکاری دەتوانم بڵێم لە ئاستێکدایە کە بەڕاستی ڕۆژ بە ڕۆژ بەرەو زیاتر دەڕواتن چونکە هەمومان دەزانین ینی موچەخۆرێک کە نەتوانێت لە دوو مانگا نیو موچەی پێ بدرێتن ناچارە پەنا بۆ کرێکاری دەباتن ناچارە پەنا بۆ زۆرێک لە کارەکان دەباتن تەنها بتوانێت لقمەیەک نان بۆ ماڵ و منداڵەکەی پەیدا بکات چونکە هەمومان دەزانین مەسەلەی قوت بابەتێکە ئینسان لە پێناویە زۆر جاران تووشی کاری هەڵەش دەبێتن باش هەژاریش بە هەمان شێوەیانی هەر وابی لە ناو خەڵکە ینی هەژاری شەر باو شێوە بڵاو بووەتەوە بەدڵنیاییەوە ئەمە بەڵگەنەویستە ئێمە ڕۆژانە دەبینین ینی خەڵک پەیوەندیمان پێوە دەکات ئەمە بە حکمیەوەی کە ڕوویەکی بەرپرسیارەتیمان هەیە خەڵک ڕۆژ ینی ناتوانم بڵێم هەر هەموو ڕۆژ بەڵام سوێن بەخوا ینی ماگانە چەندین خەڵک بە داوای هاوکاری بە داوای قەرز ئەنجا لە نزیکتەوە بگرێت تاوەکو دەگاتە ئەو پەڕینە ناسراویەوە لەم قەزاوە بۆ ئەم ناحیەوە ینی خەڵک نییە ڕۆژانە پەیوەندینەکە ئیوا هەیە بۆ خودی شخصی خۆی داوا دەکەی ئیوا هەیە ناخی خۆی هەڵدەڕێژێ ئیوا هەیە بڕوا بکات ینی تەسەوڕەکاتن ئەو خەمەی کە هەیەی لە کاسبیەکەیە دێ بە توی دادەڕێژێ ینی دەبێت جێی بۆ بگریم ئەمانە هەموو نموزەتی ڕۆژانن بە دڵنیاییەوە تو ئەگەر بێتە ناو بازار بیتە ناو خەڵک بیتە خوارەوە ئەمانە زۆر بە چاوی سەردەبینی ینی بێەوەی کە زۆر ورد بیتەوە هەر لە بەر چاوتایە بەس تەنها ئاماژەی دەوێتن سەریم خەڵکە بکەی بە فعلی خەڵک لە چ دۆخ و گوزەرانێکدایەن دەمێت شتێک باسکەم لەم پرسیاری بەڕێستا ینی بیرم کەوتەوە
بابەتێکی زۆر گرینگە. ئێمە لە ضمنی ئەو کارێک کە کردمان لە ڕابردووە وەکو لیژنەی دارایی کە لەلایەن ئەنجومەنی پارێزگاوە و لەگەڵ هەر دوو پارێزگاکەیتر و بە نوێنەراتی پارێزگای هەڵەبجەشەوە وەکو بە حکمیەوەی کە ئێمە لە پارێزگای هەولێر بووین نزیک بووین لە حکوومەت ئێمە تەخویل کران وەکو لیژنەی دارایی بە دوواداچوون بۆ ئەم پرسە بکەین کە مەسلەی ئەو مەقاسەی کە باسم کرد لە سەرەتاوە ئەم قەرزی هاوڵاتیە لە لای حکوومەت و حکوومەت لە لای هاوڵاتیە مە بتوانین بەرامبەر یەکتی مقاسەیەکی پێ بکەین. لەوەیە ئێمە دیراسەیەکمان کرد سوپاس بۆ دەستەی سەرۆکایەتی کە کارێکی باشی کردبووم ئەم زانیاریانەی کە وەریگرتبووم ینی تەسەوڕ کە ئەم پاشەکەوتی موچەیە لە سەتا چەندی هاوڵاتیانی موچەخۆری هەرێمی کوردستان کراوە بەشێکی زۆر کەمی ئەمیش زیاتر ئەم بەشەیکەوە لە چینە دەتوانین بڵین لە پلەی سەروی پێنجەوە بەرەو لە پێنج بەسەرەوە بەرەو دا ینی ئەم پلە بەرزیکەوە ڕێژەی موچەکانیان ئێزگار زۆرە عەفوەن ئێزگار کەمە یعنی کەمتر لە ملیۆنێک موچەکانیان هەیە بە ڕێژەیەکی ئێزگار زۆر پاشەکەوت لەی ئەو کرایە بە ڕێژەیەکی زۆر کەم پاشەکەوت لەی ئەوانە کراوەکەوە ڕێژەی موچەکەیان نزیک دەبێتەوە لە پلەیەکەکانە یعنی ئەمانە پێت دەڵێ ئەگەر تو هاتی پاشەکەوتت لە موچەی کابرایەکە کرد 500-600 هزار دیناری وەرگرت و 200-300 هزار دینارت لێسەند مامۆسایەکە چوار منداڵی هەیە خانووی بکرێ بێ وا دابنێ خانووەکەشی بکرێنیە کام خێزان دەتوانێت لەم زروفەی ئەمڕۆ بە 400-500 هزار ژیان بکە لە کاتێکا چەند قوتابیەتیشی هەیە لە کاتێکە کوڕێک کچێکی لە کۆلێژ دەخوێنێ یعنی ئەمانە هەموو پێمان دەڵێ خۆ هەژاری چیە هەژاری هەر ئەوە نیە بێ لە کۆڵانەکانە دەرەوزە بکاتن نەفسیەتی کەسی هەژار ئاوایە نەفسیەتی بەرزە لە ماڵەوەش دەمرێ لە برسان بەڵام دەست لەبەر خەڵکا پان ناکاتەوە لەگەڵ ئەوەشە نموزە زمان هەیە خەڵکمان هەیە مامۆسامان بینیوە لە مزگەوتەکانە پێشمەرگەمان بینیوە لە مزگەوتەکانە یعنی هەژاری دەتەوێت چی بێتن باش دکتۆر هەموو ئەمانە دەردن ینی بەڕاستی ینی لە شارێکی وەکو هەولێراون و لە سلێمانی و لە شارەکان تیشە بە هەمان شێوە ینی بوونیان هەیە چارە چییە ینی دکتۆر؟ وەڵاهی مەسەلەی چارەسەر بەڕاستی شتێک نییە بتوانی بە دێرەکە وەڵامی بدەیتەوە بەڵام ئەوەی من دەیزانمەوە ئەوەی کە من قەناعەتم پێیەتی چارەسەر لای ئەم دەموچاوانە نیە کە ئێستا کە حکوومەت بەڕێ دەکەن لای ئەم وەجهانە نیە کە ئێستا کە بەرپرسیارەتی ئەم وڵاتیان گرتۆتە ئەسۆ بەڕاستی دەبێ کەسانێکی دەستپاک کەسانێکی ڕابردوو پاک چونکە بەڕاستی هیچ شەرمەی تێدا ناوێ ئەمە ئێستا لە واقعێکداینە کەسانێک بەرپرسیارەتی ئەم خەڵکیان لە ئەسۆدایە کە بەڕاستی تا سەر ئێسقان دەستیان پیسە کاریان پیسە یعنی بەڕاستی بەمانای کەلیمە بازرگانیان بەم وڵاتە کردووە بازرگانیان بە ژیانی خەڵکا کردووە یعنی تەسەوڕ کە لە ئەلیف تا یائی ئەم حکوومەتی هەرێمە هیچ وەزیرێکی لێ نایان مەدەرێ بەرپرسیارە بەرامبەر بەم میلەتە بەرپرسیارە بەرامبەر بەخوا ڕۆژگارێک دەستیان خستە موچەی ئەم خەڵکە بەڵام کەسێک ئامادە نەبوو بە وشەیەک ناڕەزایی دەربڕێ ئەوەی دەڵێتن من ئەو ڕۆژی گلەیم کرد و گازاندەم کرد ئەمە هیچی ناخوا لە دادگای هاوڵاتی و لە دادگای خوای گەورە مرد ئەم کەسە بوو کە ئەم ڕۆژی دەستی لە کار بچێ شابایەوە ئەم کەسە بەهات باە سەر تەلەڤیزیۆنەکانەوە دوو شەی درکاند باە دوو ناڕەزایەتی دەربڕی باە بەدەیان کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران کراوە وەزیرێک جورئەتی ئەوەی نەکردووە بەرامبەر بە سەرۆک وەزیران دوو قسە بکاتون و لە کۆبوونەوەکانە هەڵسێ بەرامبەر بە خەمی خەڵک ئەمانە بەڕاستی ناتوانن چارەسەری خەڵک بکەن بۆیە دەبێ هیوامان نابێ هیوا بڕاویش بین چونکە بەدەیان وەزعی خراپتر بەسەر ئەم میلەتەدا هاتووە وەخوای گەورە دەرگای خێریشی کردوتەوە بەڵام بەڕاستی دەبێت ئەم میلەتە بۆ خۆی تێگەیشتوو بێ دەبێت کەسانێکی تر هەڵبژێرێ کەسانێکی تری دڵپاک دەستپاک ڕابردوو پاک ئەمانە بێن بەڕاستی بەیەکەوە دەستی یەک بگرێن خەمێک لەم میلەتە بخۆن بەڕاستی بەمانە بڵێن ئیتر ئێوە ئیوە نمانکەوە بەرپرسیارەتی ئێمە بکەن یعنی بە ڕێگایەک و بە داواکاریەکی بەدەنیانە ڕوو لەم حکوومەتە بکەن ئەم حکوومەتە مافی ئەوەی نماوە بەڕاستی جارێکی تر دابنیشێتەوە بیەوێ بە دوای چارەسەری خەمی خەڵک دابگەڕێت چونکە سیقە و متمانەی خەڵک بەم حکوومەتە هەرگیز نەماوە و لە ژێر سفراشە بۆیە چارەسەر ئەوەیە کەم حکوومەتە دەبێ واز لەم خەڵکە بێنێ سەر لە نوێ کەسانێکی دڵسۆز پرۆفیشناڵ بە مەسئول ینی مەسئولیەتی دنیا و قیامەت لە سەرشانیان بێ و هەستی پێ بکەن بەرامبەر بەو خەمەی خەڵک بۆ خۆشیان لە ناو خەڵکا ژیابن لە ناو خەمی خەڵکا ژیابن نەک بۆ خۆیان لە کەوکەبێکا بن و خەڵکیش لە کەوکەبێکی ترابن ئەنجا بڕیا قسە بکەن و بڵێن کاکە تێناگەین خەڵک بۆ دەکات تێناگەین ئەم حیزبە بۆ دەکشێتەوە تێناگەین یعنی بەڕاستی ئەم کەسانە مافی ئەوەیان نماوە بێن بە دوای چارەسەر بۆ میلەتا بگەڕێن دەبێ وەزێکی نوێ عەقڵیەتێکی نوێ
باگراوندێکی پاک و دەستێکی ئەمین بێتەوە دووبارە خەم لەم خەڵکە بخواتەوە و ئەمەش ئێساکە بوونی هەیە بەڵام دەبێ بەڕاستی بێنە پێش خەڵک بێ دەستیان لەسەردا بنێ و کۆیان بکاتەوە و بڕیاریان بۆ دەربکاتن و بەتایبەتیش لە داهاتووە کە لە هەڵبژاردنەکانە دەبێ ئێمە بین ئەمانە چارەسەر بکەین ئەمانە چارەسەر بکەین کە ئەم کەسانە جارێکی تر نەهێرین هەرگیز بەوە ڕابگەنەوە کە دەست بخەنەوە کاروباری حکوومەت بیانێ خۆیان بکەن بە وەکو بڵێ خەمخۆرێکی خەڵک خۆیان نیشاندن و خەڵک دووبارە سیقیان پێ بکاتەوە چارەسەر تەنها لەمەیانە ئەم وەزانە بگۆڕن ئەم وەزانە بە هیچ شێوەیەکی دەسەڵاتیان نەمێنێ وەچێکی نوێ بێتەوە بە شێوازێک ئەوەی کە پێی دەوترێ حکمێکی ڕەشید خەڵک حکوم بکاتن خەڵک بڕیار بداتن نەوەکو تەنها کۆمەڵێک خەڵکە ئێستاکە لە پەنجەی دەست تێناپەڕن ژیانی ئەم خەڵکانیان والێ کردووە لای ئەوان بڕیارە لای ئەوان پارەیە لای ئەوان هێزە لای ئەوان ترس و تۆقێن هەر هەمووی لای چەند کەسێک کە بە پەنجەی دەست دەژمێردێ خەڵک بکاتن و ئەم قۆناغە تێپەڕێنێتن. بەڕێز دکتۆر عەباس محەممەد سەرۆکی لیژنەی دارایی ئەنجومەنی پارێزگای هەولێر سوپاس بۆەوەی تام کاتە لەگەڵمان بوویت بۆ زانیاریەکانت و بەڕێز دکتۆر غالب محەممەد بەداخەوە بۆ کارێکی تایبەتی نەیتوانی بەشدار بێ لە بەرنامەکەیە سوپاس بۆ ئەویش. دەرخستەی هەفتەی نرخی دۆلار ئامادەیە. نرخی دۆلار بە 125 و 550 دەست پێ کردووە بە 125 و 650 بازاڕی بەجێش. ڕۆژی شەمە لەکردنەوەدا 100 دۆلاری ئەمریکی یەکسان بوو بە 125550 دیناری عراقی. ڕۆژی یەکشەمە لەکردنەوەدا نرخی دۆلار خۆی مایەوە بە 125 و 550 نرخی بانکی ناوەندی بە جێگیری مایەوە 1 دۆلار یەکسان بوو بە 1990 دیناری عراقی. خستنە ڕووی دۆلار لەلایەن بانکی ناوەندی عراقیەوە 157 میلیۆن و 523465 دۆلار بوو. بۆ ڕۆژی دووشەمە لەکردنەوەدا 100 دۆلاری ئەمریکی یەکسان بوو بە 125 و 600 دینار نرخی بانکی ناوەندی بە جێگیری مایەوە. چین سەر خستنە ڕووی دۆلار لەلایەن بانکی ناوەندی عراقەوە بەڵێ ڕۆژی سێشەممە ناوەڕاستی هەفتە خستنە ڕووی دۆلار لەلایەن بانکی ناوەندی 160 میلیۆن و 634 و 713 دۆلار بووە. نرخی بانکی ناوەندی جێگر بوو و 100 دۆلاری ئەمریکی هەڵکشانی بخۆیەوە بینەوە بۆ 125 و 600 وە ڕۆژی چوارشەمە 100 دۆلاری ئەمریکی یەکسانەوە بە 125 و 600 دینار واتە بە جێگیری ماوەتەوە. نرخی بانکی ناوەندی جێگیر بووە. خستنە ڕووی دۆلار زیادی کردو بۆ 178 میلیۆن و 3298 دۆلار. ئەچینە ڕۆژی پێنجشەمە و کۆتایی هەفتە لاکردنەوەدا نرخی دۆلار 125650 دینار بووە. نرخی بانکی ناوەندی بە جێگیری ماوەتە خستنە ڕووی دۆلاریش 179 میلیۆن و 1223 دۆلار بۆ بەم شێوەیە بە 125650 دۆلار بازاڕی بەجێهێشت. پێشبینیەکانمان تایبەتن بە دۆخی ئابووری ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقیا و ئەفغانستان و پاکستان. بەپێی ئەو پێشبینیانی سندوقی دراوی نێودەوڵەتی بن ئەم وڵاتانە کاکەونە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقا و ئەفغانستان و پاکستان ئابوووریەکەیان لە جوڵەی بەردەوامە ئەبێت. ئاسی گەشەی ئابووری ساڵانەی ئەم ناوچانە لە سەدا 3.6 ڕێژەی بێکاری لە سەدا 10 ئەبێت واتە لە سەدا 10 ئێستا. کەمترین ڕێژەی بێکاری لە وڵاتی قەتەرەکە لە سەدا 1 واتە وڵاتە کەمترین ڕێژەی بێکاری تایە و زۆرترینی لە وڵاتی ئەردەنە کە دراوسێ عێراقا لە سەدا 18. بەرزبوونەی بێکاری بۆ 2030 واتە تا ساڵی 2030 چۆن جوڵێ ئابووری ئەم ناوچەیە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقا زیادەبێ و لە جوڵەی بەردەوامابێ هاوکات ڕێژەی بێکاریش بە پێی ئابووریە باوەکەی بەرزبوونەوە بەخۆوە بینێ بۆ لە سەدا 14. بەڵێ ئەمە ئەو چارتەیە لە بەردەممانایە بەپێی چارتەکە بێ لە ساڵی 2000ەوە تا 2016 ئاستی گەشەی ئابووری لە سەدا 6 بووە و بۆ ساڵی 2004 گەیشتووەتە لە سەدا 10 و دواتر دابەزیوە بۆ دواتر دابەزیەوە واتە ساڵی 2012
لە سەدا 6 بووە و ساڵی 2016 کە کۆتا ساڵ بۆ سندوقی دراوی نێودەوڵەتی ڕێژەی گەشەی ئابووری وەرگرتووە نزیکی لە سەدا 4 بوو واتە 3.6 وەکو باسمان کرد. بەپێی پێشبینەکانی سندوقی دراوی نێودەوڵەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقیا بە دۆخێکی ئەنجامدانی چاکسازیە تێپەڕین وەکوی کە ئێستا ڕوانگەی ئابووری ساڵی 2030 سعودیە هەیە کە ڕوانگەیەکە پشت ئەبەستێ بە پشتبەستن بە کەمترین سێکتەری نانەوتی وەکە سێکتەری نەوتی تا ڕادەیەک فەرامۆشەیەن کە خۆمان نەزانین ئابووری سعودیە زۆرینەی لەسەر سێکتەری نەوتە یەکەمین وڵاتی هەناردەکاری نەوتە سعودیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە عالەمیشە. بەرزبوونەی ئاستی پیشەسازی ئۆتۆمبیل پیشەسازی ئۆتۆمبیل لە سعودیە بە شێوەیەکی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ناوچانەی کە باسمان کرد بە شێوەیەکی بەرچاو بەرزەبێتەوە. هۆکاری هەرە گرنگ لە پشت ئەمەوە پێدانی مۆڵەتی شۆفێریە بەژنان و کۆزانی لە سعودیە ئێستا پێدانی مۆڵەتی شۆفێری بەژنان زیادی کردو ئەمە واکە ڕێژەی لێخوڕێنی ئۆتۆمبیل زیاد بێ و پیشەسازیشی بە هەمان شێوە بەرز بێتەوە. وڵاتانی ئەم ناوچانە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقیا هەوڵ ئەدەن واتە لە پلانیانەیە بۆ ساڵانی ئایندا بربەستە بازرگانیەکان لابن بۆی زۆرترین وەبەرهێنان ڕووبکاتە وڵاتەکانیان. گرنگترین لە وڵاتانە ئەردەنە مەغریبە تونسە واتە ئەو بربەستانەی کە جاران بۆ وەبەرهێنیان دانابوو و مەرجی قورس بوو لەوانە باجی زۆر ئێستا لەسەر وەبەرهێنانی بیانی لابن بۆ ئەوەی زۆرترین وەبەرهێنان بێتە وڵاتەکانیانەوە و زۆرترین پارەش بێتە وڵاتەکانیانەوە. وهل لەو چوارچەوەی چاکسازیانەدا وڵاتی مەغریب 90,000 هەلیکار دەڕەخسێنێت تا 2020 واتە مەغریب تا 2020 واتە تا 3 ساڵی ئایندا 90,000 هەلیکار دەڕەخسێنێت بۆ گەنجان و بۆ چینە جیاوازەکانی وڵاتەکەی. ئاستی گەشەی ئابووری ساڵانە لە سەدا 1 ئەبێت واتە گەشەی ئابووری ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقا و ئەفغانستان و پاکستان ینی تا 5 ساڵی داهاتوو ڕێژەی گەشەی ئابووری ساڵانەیان لە سەدا 1 بێت کە سندوقی دراوی نێودەوڵەتی باوەڕی وایە ئەم گەشەیەکی زۆر گەورە نییە بەڵام دوجار جوڵەی ئابووریە لەم وڵاتانەیە ئەبینرێت. بەڵێ ئەمە پێشبینیەکان بوو ئەوەش ئەو شتێ بوو پێشتر بۆمان شەرحکردن کە ڕێژەی گەشەی ئابووری وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقیا و ئەفغانستان پاکستان پیشاندا کە لە 2006 بۆ 2016 واتە لە 10 ساڵی ڕابردووە لە سەدا 6 بووە 2014 بۆ سەر لە سەدادا بەرز بووەتەوە 2008 4 بۆ 2008 دابەزینی بەخۆبینیوە 2009 زۆرترین دابەزینی بەخۆبینی و بەڵام 2012 بەرزبوونەوەی بەخۆبینیوە دوای ئەوە بەهۆی ئەوەی ئابووریان وڵاتان زۆرینەی لەسەر نەوتە دابەزینی بەخۆبینی و بەڵام ساڵی 2016 گەشەی بەخۆبینیوە هاتووە بۆ لە سەدا 3.6. ئەمە پێشبینی بوو بۆ وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقا و ئەفغانستان و پاکستان کە وڵاتانە نزیکترین ناوچەند لە هەرێمی کوردستان و ئەکرێت ئابووری هەرێمی کوردستانیش بە هەمان شێوە تا ڕادەیەک نزیکتر هەژمار بکەین. بەڵێ بەڕێزان لە بەرنامەی ژێرخانەوە بەرگە و بابەتە ئابووریەکانمان بۆ ئەمە هەفتەیەش پێشکەشکردن تا بەرنامەیەکتر کوردستان ئاوادان بێ و خواتان لەگەڵ.